سەرۆکی داهاتووی ئەمریکا داناڵد ترامپ 20 جانیوەری لەم شوێنەدا سوێن دەخوات بە دیار چاوی خەڵکی ئەمریکا و جیهانەوە. ئیتر لەو ڕۆژەوە دەست بەکاربوونی سەرۆکی نوێ داناڵد ترامپ بۆ 4 ساڵی داهاتوو دەست پێ دەکات. وا هەز دەکەم ئەم شوێنە بە ئاسایشترین جێگایە کە لێی بیت لەبەر ئەوەی ژمارێکی زۆر پیاوانی ئاسایشی لێیە کە لێرە پیاسە دەکەیت هەز بە ئازادی دەکەیت ئەوە لەلایەکی ترەوە هەز بۆ دەکەم کە زۆر لێم دەڕوانن و چاودێریکردن زۆرە. لە هەر جێگایەکی نزیک لە بۆنەکە ڕێگەی پیادەڕە و بەربەستی ئەمنی بۆ دانراوە. بە تایبەتی هێشتا ئەوانەی ناڕازین لەوەی داناڵد ترامپ سەرۆکیان بێت بڕیاریان داوە ڕۆژی سوێن خواردنەکەی خۆ پیشاندان بکەن. ساتەوەختێکی زۆر خۆشە و ئەزمونێکی لە ڕادەبە دەرخۆشە کە لێرە بیت کە لە یەک چرکەدا دەسەڵاتی سەرۆکایەتی لە سەرۆکێکەوە ڕادەستی سەرۆکێکی دیکە دەکرێت. بۆنەی سوێن خواردنی یاسایی سەرۆکی ئەمریکا هەموو 4 ساڵ جارێک ڕوو دەدات. خەڵکێکی زۆریش لە ویلایەتە جیاوازەکانەوە دێنە واشنگتن و دەیانەوێت ئەو بۆنەیە بە چاوی خۆیان ببینن. ئەمە وڵاتی خۆمە، من لە کالیفۆرنیاوە هاتووم بۆ بەشداری لەم ئاهەنگا. باوکم شەڕی لە پێناو ئەم وڵاتەدا کردووە و منیش ئامادەم شەڕی بۆ بکەم. مێژووی ناڕزایەتی خەڵکی ئەمریکا لەوەی کا دیموکراتیا یاخو کۆماریەک ببێتە سەرۆکی وڵات شتێکی نامۆ نییە لە وڵاتێکە کە دەستور و یاساکان و دیموکراسیەت و دەسا و دەستکردنی دەسەڵات کەفیری بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن دیسی.